ئیمامی عومەری کوڕی خەتاب ئەفەرمێ باشترین کردار ئەوەیە فەرزەکان بەجێبێنی وە خۆت بپارێزی لە حرامەکان. ئیتر ئەمە دینە، ئەمە هەموو دینە. بەڵام چەندێک ئینسان هەوڵ بدە، چەندێک کۆشش بکە، سبحان الله هەر کەم و کورتی دروست ئەبێ لەو فەرزانەی کە جێبەجێ ئەەکەی. لە بیرچوونەوە ڕوئەدا، لە کاتی گەنجێتیە زۆر جار ئینسان ئاگای لە خۆی نییە هەندێک کەم و کورت و ڕوئەدا. بۆ نمونە لە نوێژە احتیمال هەیە خوشوع جاری وا هەیە ئامادە نەبێ، زۆر جار نوێژەکەی هەر لە ئەوڵ نوێژەکەەوە جاری وا هەیە تا ئاخری نوێژەکە تۆ مێشکرد لای خۆت نییە، فکرت لای خۆت نییە کە خوشوعیش مەبەستێکی سەرەکیە لە نوێژ. یا هەندێک جار لەوانەیە شەیطان بتخەڵەتێنێ ڕیایەک کوتوپڕی پەیا ئەبێ و ئەڕواو ناشمێنێ، ئەو ڕیایە کوتوپڕیە نوێژەکەت بەتاڵ ناکاتەوە، بەڵام تەسیری هەیە لە نوێژەکەت و کەم و کورتیە خاتە ناو نوێژەکەتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی صحیحە فەرمێ جاری وایە کابرا نوێژەکە لە نوێژەکەی خوای تەعالا ئەوەی بۆی ئەنووسێ لەو نوێژە جاری وایە نیوەیەتی، یعنی نیوەی کابرا کەم و کورتی هەبووە، یا جاری وایە سێکوتی یعنی یەک لەسەر سێ نوێژەکەی بۆ ئەنووسێ، یا جاری وایە چوارکوتی، یا جاری وایە پێنجکوتی. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم یا شەشکوتی یان دەکوتی، یعنی کابرا نوێژەکە لە دە بەشی نوێژەکە یەک بەشی خوای تەعالا بۆی ئەنووسێ. حاڵەتی وا ڕوئەدا، بۆیە کەم و کورتی هەیە لە نوێژەکانە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثی ترە کە هەر صحیحە ئەفەرمێ یەکەم شتێک کە ئینسان محاسبەی لەسەر ئەکرێ لە ڕۆژی قیامەتە لە کردەوەکانی نوێژەکانە. یەکەم شت خوای تەعالا محاسبەی نوێژەکان تەکە. ئەگەر لە نوێژەکانتە کامل بی، یعنی نوێژەکانت کامل بێ، ئەوە ئیتر ڕاتە سەر شتەکانی تر. بەڵام ئەگەر نوێژەکانت کەم و کورتی تیا بێ، خوای تەعالا ئەفەرمێ تەماشا بکەم بزانم عەبدەکانم یا عەبدەکەم سونەتی کردووە، لە سونەتەکانی فەرزەکانی بۆ کامل ئەکەن. ئەمەیەکێک لە فایدەکانی سونەت ئەوەیە لەو سونەتانە فەرزەکانی بۆ کامل ئەکەن، ئیتر نوێژ بێ، زەکات بێ، ڕۆژوو بێ، حەج بێ، ئەو فەرزانەی بۆ پڕەکەنەوە حتا تەواو کامل ئەبێ، يعني حتى ئەو فەرزە بە تەواوەتی کامل ئەبێ. ئەگەریش خوا پەناماندا نوقسانیەکان هەر پڕ نەبوویەوە ئەو کاتە محاسبەکە لەسەر باقیەکەی ئەکرێ. طبعا ئەمە لە وەک وتمان لە نوێژ و دەستی پێکە هەتاکو عیبادەتەکانی تریش. کەوابوو یەکەم فائیدەی سونەتەکان ئەوەیە کە فەرزەکانی پێپڕ ئەبێتەوە و ئەو عیبادەتانەی پێ ئەپارێزرێ.